خەڵکی ئەمریکا وڵاتیانی دەوری جیهان کۆبوونەوە بۆ ئەوەی ڕێز لە قوربانیەکان بگرن و ئەو نەفرەتەش مەحکوم بکەن کەوای کرد لە کڵابی شەوانە لە فلۆریدا نێربازان و مێربازەکان بکوژن. ئەمریکا دووشەمە داوای لە نەتەوە یەکگرتوەکان کرد پارێزگاری لە مێباز و نێرباز و کەسانی هاوشێوە بکات کە زیاتر لە 70 وڵاتی ئەندام بە تاوانی دەناسن. ئەگەر ئێمە لە دەربڕینی بەزاری بەرامبەر بە کوژرانی ئەو هەموو کەسانەدا یەکگرتوو بین کە هەین با پێکەوە بە یەکسانی لە دەوری ئەو پێشنیازەش یەکگرتوو بین کە پشتیوانی لە سەروەری جیهانی هەموو خەڵک بکەین بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کیان خۆش دەوێت نەک هەر لە بەرامبەر ئەو تیرۆریستانەی ئەوانیان کوژ یەکگرتوو بین. لە هەمان کاتدا زانیاری نوێ سەبارەت بە کوژەکە عومەر مەتین هەیە. FBI لە 2013 و 14 لێکۆڵینەوەی لەسەر ناوبراو کرد دوای ئەوەی مەتین پشتیوانی بۆ گروپەکانی تێرۆریستی دەربڕی. لە ماوەی کوشتاری ڕۆژ یەکشەممە ئەو سۆزی خۆی بۆ پشتیوانی لە داعش دەربڕی بەڵام لێکۆڵینەوەکە تا ئێستا هیچ بەڵگەیشی ئاشکرا نەکردووە کە ناوبراو پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ داعشە بووە. He also appeared to claim solidarity with the perpetrators of the Boston Marathon bombing. هەروەها ئەو ئیدعای کرد هاوسۆزە لەگەڵ ئەنجامدەرانی خۆکوژەکانی ماراسۆنی بۆستن و خۆکوژەکەی فلۆریدا کە کەمێک ناڕوونی سەبارەت بە هاندەرانی ئەو خۆکوژیانە زیاد دەکات. دووشەمە سەرۆک ئۆباما کوتی وێ دەچوو مەتین بەهۆی پرۆپاگەندەی توندڕەوی لە ڕێگای ئینتەرنێتەوە هاندرابێت. یەکێک لە هەرە ئاستەنگەکان ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە ئەو پرۆپاگەندانەیە سەبارەت بە ئیسلام کە لە ڕێگەی ئینتەرنێتەوە پێک دێت بەو ڕادەیە کە دێخەنە نێو بیری کەسانەیە کە خۆیان گرفتیان هەیە. سەدیق مەتین بابی بە کوژەکە لە لێدوانێکی گرتە ڤیدیۆی دووشەمەدا دەڵێت ئەو هیچ ئاگاداری سەبارەت بە پلان یان هاندەری کوڕەکەی نەبووە. پەسەندی ئەو کارە ناکەم ئەنجامیدا ئەوەی ئەو کردی بە تەواوی کارێکی توریستیە. بکوژەکەی ئۆرلاندۆ وەک پاسەوانی ئاسایشی دەواازەیەکی شوێنی دانیشتوان لە شارێکی فلۆریدادا کاری دەکرد. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.